دارزان شێرکۆ بێکەس لە بێشەی ئەم نەخشەیەدا لەسەر دەرگای حەوشەی گورگ و لەسەر دیواری دەرەوەی ماڵی هەموو یەکانەکان لەسەر پشتی کەرکەدەن و لەسەر تەوێڵی تیمساح و لەسەر کەپووی چەقەڵەکان بە گەورەیی و بە قرمزی لێیان نووسراوە ئازادی. لە بێشەی ئەم وڵاتەدا لەسەر یەک بەیەکی قولەی قەڵای هەموو دڕندەکان لەسەر گردنی نەهەنگ و لەسەر خورتومی فیلەکان بە گەورەیی و بە نارنجی هەر هەموو لێیان نووسراوە دیموکراسی. لەم جەنگەڵی مێژووەدا لەسەر قوونی سووری مەیمون لەسەر قەپۆزی گەماڵ و لەسەر کەفەڵی ورچەکان بە گەورەیی و خەتی سپی هەر هەموو لێیان نووسراوە دادپەروەری. بەڵام هەموو بەیانیەک ئێمە لە بەردەرگای ماڵەوەدا و لە سەرڕێی هاتوچۆدا کە ئازادیمان تووشە بێ ئەڵێی کەڵەشێری شەلە و دەنگ نووساوە، کە دیموکراسیمان تووشە بێ ئەڵێی مامزی ترساوە و دەمبەستراوە، کە دادپەروەریش ئەبینین هەر پەڕوو ئێسکێکی ڕووتە و بە چوار لادا با ئەیان با و جەستەیش لە شەودا خوراوە.